مامۆستایانی ناڕازی لە فشارەکانیان بۆ گەڕانەوەی مافەکانیان بەردەوامن لە دیدارێکدا لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق کە 45 خولەکی خایاندووە کێشە و کەموکوریەکانیان پێگەیاندووە. هەر لەوێ بڕیاری داکە یەکەم بۆ ساڵی نوێ کێشەی دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چارەسەر بکە. دووەم هەمواری یاسای بودجەی گشتی لە حکوومەت ئامادەیە و نۆی یەک لە پەرلەمان دەبێت و لە ماوەیەکی کەمدا هەموار دەکرێتەوە. پێم مامەڵەی یەکسان لەگەڵ فەرمانبەرانی سەرجەم پارێزگاکانەکە. چوارەم لقی بانکی ڕەشید و ڕافیدەین لە هەرێمی کوردستان دەکاتەوە. پێنجەم فشار دەکاتە سەر هەرێمی کوردستان بۆ پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. شەشەم چارەسەرکردنی بابەتی جیاوازەی نرخی سوتەمەنیەکان و بەشە خۆراکی هاوڵاتیان لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و عێراقدا. مامۆستایان بە سەرۆکوەزیرانی عێراقیان و تووشە هەرێم بێباکە لە داخستنی قوتابخانەکان و بە نایاسایی پاشەکەوتکردنی موچەی مامۆستایان. بەو قسانەش سوودانی تووشی شۆک بۆ بەڵێنی داوە لە 2024 کێشەی موچەخۆرانی هەرێم چارەسەر بکرێت. بەڵێنی تەواو دراوە بە ئەو نوێنەرانەمان کە دوونە لەگەڵ بەڕە سەرۆکوەزیرانی عێراق دانیشتون پێوتون ئینشاءالله لە مانگی یەکدا کە یاسای بودجە هەموارە کرێتەوە. دڵنیا بن من یەکەم پرۆژە یاسا کە خەمە بەردەستی پەرلەمان ئەوە ئەبێ کە یاسای بودجە هەموار بکرێتەوە و موچەی فەرمانبەران و مامۆسان دەربهێنرێت لەدەست دەسەڵاتی ئینفاقی فعلی و ئەبێ موچەی مامۆسان و فەرمانبەران لە هەرێمی کوردستان بە تەواوی شار و شارشکانی عێراق هاوتای یەک بکرێ چونکە هەمیان هاوڵاتی عێراقین و ئەبێ موچەکان هاوتا بکرێ و موچەکانیش لەسەر حکوومەتی ناوەندی لە بەغداد. مامۆستایان دەڵێن چاوەڕوانی جێبەجێکردنی داواکاریەکانیانن بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن. وەکو حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمیش هیچ ئاسۆیەک نییە بۆ وەڵامدانەوەی داواکاری مامۆستایان و جێبەجێکردنی داواکاریەکانیان. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.